پەسەند نەکردنی بودجەی هەرێم لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە وای کردووە بۆشایەکی گەورە بۆ گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی دروست ببێت بە تایبەت لە ڕێگەی کۆکردنەوەی داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوتی خاوەوە هاوکات نەبوونی بودجە ڕێگە خۆشکەرە بۆ بەردەوامی پاشەکەوتی زۆرە ملەی موچە بەسەر فەرمانبەراندا کە حکوومەتی هەرێم نزیکەی 3 ساڵە بەبێ هیچ یاسا و ڕێسایەک بەسەر موچەخۆراندا سەپاندوێتی. ئەندامێکی پێشووی لیژنەی دارایی لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەڵێت نەبوونی پرۆژە یاسای بودجە دەرگا بۆ گەندەڵیەکان واڵا دەکات و دەشڵێت ئەمە نایاساییە لە هیچ وڵاتێکدا بوونی نییە. بەداخەوە لە خولی چواری پەرلەمانی کوردستانە لە هەر 5 ساڵەکە حکوومەتی هەرێمی کوردستان یاسای بودجەی نێناوەتە پەرلەمانی کوردستان. هەموو ئەو پارانەی حکوومەتی هەرێم لە دوای 2013 تا ئێستا سەرفی کردووە بە پێی یاسا نەبووە و یاسایی نییە و هەر کاتێک یاسای بودجە نەهێنرێتە پەرلەمان و سەرفکردنی داهات و خەرجی لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە پێی یاسا ڕێک نەخرێ ڕێگا دەکاتە بۆ گەندەڵی و ڕێگا دەکاتەوە بۆی حکوومەتی هەرێم بە ئارەزووی خۆی بەویستی خۆی ئەو پارەیە سەرفکە لە کاتێکە هەموو ساڵێک زیاتر لە 10 میلیارد دۆلار حکوومەتی هەرێمی کوردستان پارەی سەرف کردووە بەهانەی ئەوەی کە بودجە بڕاوە بۆیە یاسای بودجە نەهێنراوە نەخێر بەهانەیەکی یاسایی نییە تەنها ویستویانە بە کەیفی خۆیان پارە سەرفکەن داهاتەکان بشارنەوە خەرجیەکانیش بەویستی خۆیان بێ. مامۆستایەکی زانکۆش ئاماژە بۆ ئەوە دەکات پرۆژە یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان زۆر گرینگە چونکە لە نەبوونیدا نازانرێت داهات و خەرجیەکان چەندە و گەندەڵیەکانیش چین و لەلایەن چێوە ئەنجام دەدرێت. زۆر زەروریە زۆر گرینگە بودجە هەبی و پەسەند بکرێ لەبەرەوەی ئەگەر بودجە نەبوو یعنی ئەو حکوومەتە فەلسەفەی ئابووری نییە فەلسەفەی سیاسی نییە مانەوەیە داهات نازانرێت چەندە و خەرجیەکان نازانرێت چەندە و نازانرێ شێوازی لادانەکان یان زۆرە گەندەڵیەکان چنە زۆر گرینگە بودجە لەگەر بودجێ عێراق پەسەند بکرێ بودجێ هەرێمی کوردستانیش بە پێی ئەو بڕەپارەی کە لە عێراق دێ زایدن ئەو بڕەپارەی کە لە داهاتی نەوت و سەرچاوەکانی تری ناوخۆیی داهات دەست دەکەوی و ئەو زوڵمانەی لەسەر ئەو خەڵکە هەنە لا ببرێ بە تایبەتی زوڵمی پاشەکەوت و زوڵمی وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان. ماوەی چەند ساڵێکە بە بیانووی قەیرانی دارایی هەلی کار بۆ گەنجان نەرەخسێنراوە و پرۆژە خزمەتگوزاریەکان وەستێنراون لە سەروی هەمووشیانەوە حکوومەتی هەرێم پاشەکەوتی زۆرە ملەی موچەی بەسەر فەرمانبەراندا سەپاندووە بەوتەی شارەزایانیش بە پەسەندکردنی بودجە بەشێکی کەم و کوڕیەکان نامێنن بەڵام بەرپرسانی هەرێم دەیانەوێت درێژە پێدەری ئەو ستەمە بن کە لە چەند ساڵی ڕابردوودا دەرحەق بە هاوڵاتیان ئەنجامیان داوە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.